بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه وسلم ومن والاه. برایان و دۆستان و مامۆستانی خۆشەویست، سڵاوی خوای گەورە لە هەموو لایەکتان بێت. خۆشحاڵم لەم دەرفەتە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەم. ئومێدەوارم بتوانین سوودێک بە یەکتری بگەینین و داواکارم لە خوای پەروەردگار ئەم دانیشتنم کا بەمایی سەربەرزی بۆ دنیا و قیامەتی هەموو لایەکمە ئینشاءالله. بەڕێزان، هەڵبەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵگری هەموو صفەتێکی جوان و هەموو بەها و قیەمێکی بەرزە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزا شایەتی تەواوترینی ئینسانەکانی بۆ دات، وەکو فەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم. بەڕاستی ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام تۆ هەڵگر و پەیامێکی هەڵگری تەواو و ئەخلاق و ڕەوشتی مەزنی. وهروها وصفي في غمر إخواك عليه الصلاة والسلام بويك أفرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين. أي محمد عليه الصلاة والسلام إيما توما روانا نكدو مقربي تماعي الرحمة بزيب وتيك راي جيهان. هل بتهر كسيكيش رحمة بزيب وتيك راي جيهان أبي هرشي صفتي جوانو هرشي بهاي برزو قيمي جوان هي لنا أو بيغمبرا برجستبت. بتعبد صفتي ليبردي يعني وكبيوتي العفو والسماحة چاپۆشی کردن و لێبوردەیی بەڕاستی بێت سیمەیەکی دیار و بەرشاوی ئەو پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام. خوای پەروەردگارە فەرمێت فبما رحمة من الله لنت لهم. ئەوە ڕەحم و بەزەیی خوای پەروەردگارە کە تۆ نەرمونیانی لەگەڵ ئەو خەڵکەدا. ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. ئەگەر تۆ کەسێکی دڵڕەق و کەسێکی قسەڕەق و کەسێ بوویتە ڕەفتار و هەڵسوکەوتت نەگونجاو وایە لەگەڵ خەڵکیدا، ئەوە خەڵک بە دەورت نامان، ئەوە هەموو خەڵک لە دەورت ئەڕۆشتن بە جیانە هێشتی. بەڵام ئەو سەماحەتە جوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو قیەم و بەها جوانانەی ئەو وای کرد کە سەرنجی ملیۆنەها و ملیارها ئینسان لەسەر ئەم زەویەدا ڕاکێشێ و پەیامەکەی ئێستا ببێتە خێراترین پەیام بۆ بڵاوبوونەوە لەسەر کوڕەی زەویدا. خۆشەویستانم، من سەبارەت بە لێبوردەیی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێوە ئەچمە ناو بابەتەکەوە کە لە دوو تەوەردا بە کورتی باسێکم سەماحەت و چاوپۆشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەرامبەر غەیری موسڵمانان و چاوپۆشی و سەماحەتی ئەو لەگەڵ موسڵماناندا. هەڵبەتە خۆشەویستانم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکەم هەنگاوی دەستپێکردنی دەعوە و بانگەوازدا ڕوبەڕووی ئازار و ئەشکەنجە و ناڕەحەتی و ناخۆشیێکی زۆر بوویەوە لەلایەن قوڕەیشەوە، تا بەردەبارانیان کرد، تا مناڵی گەڕێکیان تێبەردا، تا خوێن بە باڵای پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم هاتووەتە خوارەوە، تا دانی مبارەکی شەهید بووە، تا نازناوی ساحیر و جادوگەر و فاڵچی و تا دوایی کۆمەڵشتی زۆریان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتووە. ڕۆژێک دایکی ئیمانداران خات و عایشە پێ فەرمێی پێغەمبەری خوا ناخۆشترین ڕۆژ کە بەسەر تۆیە هاتوێت چ ڕۆژێکە؟ فەرمووی ئەی عایشە ئەو ڕۆژە بوو کە قەومەکەی تۆ دەریان کردم بە دڵشکستی، بە بێتاقەتی و بە خەمباری، ئاوا سرم لە خوارەوە بوو، هەتا کاتێکم زانی وام لە شوێنێکا کە پێوتێ قەڕن و سەعالب، لە دۆڵێکدا کە پێوتێ قەڕن و سەعالب، سرم بەس کردەوە تەماشاکەم جبریل عەلەیهی سەلام لە شێوەی پەڵەهەورێک وەکو پەڵەهەورێک وا بەسەر سەرمەوەیە. فەرمووی ئەی محەممەد، خوای پەروەردگار مەلائیکەت و فریشتەی شاخەکانی لەگەڵا ڕەوانە کردووم و ئەفەرمێ ئەگەر محەممەد ئەمری لەسەرە و ئەگەر پێی خۆشە هەردوو ئەو شاخەیان لێ دێنمەوە یەکەو خەڵکە. یعنی هەمویان لە ناوە بەم، هەروەکو چۆن گەلان و نەتەوەکانی پێش ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو چوون. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەرەوەی خاوەنی مەبدەئە، لەبەرەوەی ڕەحمەتەن للعالەمینە، لەبەرەوەی مەبەستی پێ هیدایەتی خەڵکیە، فەرمووی نەخێر، ئومێد دەکەم خوای پەروەردگار لەنەوەی ئەمان خەڵکانێک بێنێتە ئاراوە کە خوای پەروەردگار بپەرسن بە تاک و تەنهایی. خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیتوانی لەو کاتەیە داوا بکات لە خوا بڵێ خوای پەروەردگار هەموویان لەناوبەرە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەدەفی سەرەکی ئەو هیدایەت و ڕێنمونی خەڵکە بەڕێزان. بۆیە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی بەڕاستی ئەبێ ئەوەندە لە خەمی ئەوەیە بین کە خەڵک هیدایەت وەربگرێت، نابێت لە خەمی شتی ترا بین. کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دیار مناڵێکەوە بە دیار گەنجێکەوە بێ لە حاڵەتی سەرەمەرگایە فەرمێ شایەتمان بێنە و موسڵمان ببە،
گەنجەکە تەماشای باوکی ئەکاڵێ وەکو بڵێ بە قسەی پێغەمبەری خوا بکەم صلی الله علیه وسلم ئەویش ئەفەرمێ ئەطیع ئەبا القاسم بەڵێ بە قسەی بکە کاتێک کە ئەو گەنجە شایەتمانەهێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قوڵایی دڵێ ئەفەرمێ الحەمد لله الذي أنقذه من النار هەزاران جار حەمد بۆ خوا کە خوای پەروەردگار ئەم گەنجەی لە ئاگر ڕزگار کرد ئەوە پەیامی ئێمەیە ئەوە پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر ئەو خەڵکەی قوڕەیش هەر ئەو خەڵکەی مەککە لە دوای ئەوەی کە گاڵتەیان کرد بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوکایەتیان پێکرد لەگەڵیان جەنگان هەرچی نەشێ و نەکرێ بە خۆی و سەحابەکانیان کرد لە دوای فەتحی مەککە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەڕێتەوە شاری مەککە ئەفەرموون لەسەر ئەسپەکەی ئەوەندە سەری شۆڕ کردبووەوە ئەترسان لەوەی بەربێتە خوارەوە وەکو بۆەوەی کەس شەرمەزار نەبێ بۆی کەس هەست بە خەجاڵەتی نەکا بۆی کەس نەڵێ ئەوە پێغەمبەری خوا تەماشای ناوچەوان مەکا هەڕەشەم لێکە ئاوا سەری شۆڕ کردووە لەبان ئەسپەکەی ئەفەرموون لەوە ئەترسان لەسەر ئەسپەکەی بکەوێتە خوارەوە فەرمی خەڵکینە ئێوە پێتان وایە من چی لە ئێوەکەم ما تظنون أني فاعل بكم وتيان والله أخ كريم وابن أخ كريم تۆ برایەکی بەڕێزی ئێمەی و برازایەکی بەڕێزی ئێمەی لە گومانی خێر و چاکە زیاتر بە ئێوە بە تۆ هیچی ترمان نییە فەرمووی دڵنیابن من هەر ئەوەتان پێڵم کە پێغەمبەر براکەم یوسف بە براکانی خۆی وت لا تثریب عەلەیکم اليوم یغفر الله لكم من هیچم نییە بەرامبەر بە ئێوە گردنی هەمووتان ئازابێ خوا لە هەموو لایە ببوورێ اذهبوا فأنتم الطلقاء وەکو زۆربەی زۆری ئەهلی سیەر لە کتێبەکانە هێناوێنە بڕۆن گردنی هەموو لایەتان ئازاد بێ ئەو هەموو خراپەی کە بەرامبەری کراوە ئەو هەموو سوکایەتی کە پێی کراوە ئەو هەموو ناڕەحەتی دەربەدەرەی کە بەسەریا هێنراوە بەڵام لە مقابل ئەوەیە فەرمێ بڕۆن گردنی هەمووتان ئازاد بێ ئەوەی خاوەن مەبدە بێ ئەبێ وابێت ئەوەی خاوەن پەیام بێ ئەبێ وابێت نابێ خۆی بەشتی بچووکەوە سەرقاڵ بکات ئەم دینە ڕەحمەتە ئەم دینە بەزەییە ئەم دینە پڕە لە میهرەبانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم معاملەی کوشتنی کراوە وەکو سەحابەکان ئەگەڕنەوە فەرموون لە یەکێ لە غەزاکانە گەڕایەوە لە ژێر دارێکە ئیسراحەتێ کرد شمشێرەکەی کرد بە لقێکی دارەکەیە یەکێک لە مشریکین لە بێباوەڕەکان دزەی کرد هات هەر بە شمشێرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شمشێرەکەی خۆی شمشێرەکەی ڕاکێشاوتی ئەی محەممەد کێ تۆ لە دەست من ڕزگارەکە ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو پەڕی سیقەوە بەو پەڕی متمانەوە بەو پەڕی ئیمانێکی دامەزرا و بەهێزەوە فەرمووی الله خوا کە ئەمەی وت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کابرا لە ترسا شمشێرەکە لە دەستی کەوتە خوارەوە ناوی الله بەڕێزان کە شمشێرەکە لە دەستی کەوتە خوارەوە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی بە شمشێرەکەی هەڵگردووتی ئەی ئێستا تۆ کێ لە دەست من ڕزگارەکە وتی من کردم تۆ مەیکە ئەی محەممەد تۆ پیاوێکی بەڕێزی تۆ پیاوێکی بە شەهامەتی ئەوەی کە من کردم تۆ مەیکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەلێیدا نەفەرمانی کرد بیکوژن عەرضی ئیسلامی بۆ کرد وتی بۆ ناوی موسڵمان ببی وتی نەخێر موسڵمان نابم دەوتی بڕۆ بەس جارێکی تر لە دژی ئێمە شەڕ مەکە ئازادی کرد دوایەوەی کە ئازادی کرد ئەو پیاوە موسڵمان بوو و بەهۆی ئەویشەوە خەڵکێکی تری زۆر موسڵمان بوو ئەوە لێبوردەی و چاپۆشیە کەسێ بێ بۆ کوشتنی تۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەبەستی نەبوو دیفاع لە خۆی بکە بە ئەندازەی ئەوەی دیفاع لە ئاینەکەی خۆی بکە لەو پەیامە بکە کە هەڵی گرتووە قاضي عياض لكتابي الشفاء بتعريف حقوق المصطفى أفرمي الروايات الصحيحة هي لسر أوي أو آثرتي كبيغمبري خواي صلى الله عليه وسلم جهر خواد كد بيغمبري خواي ليش خوش بوا كالدنيا بشي آزاد كردوا كزانان أفرمون يكي له كاركاني وفاتي بيغمبري خواي صلى الله عليه وسلم آثاري أو جهربو ككاتي خوي إلى خوادي درابو أما أنا وبراسي دەیان مەواقیفی تر هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرامبەر بە بێباوەڕان و بەرامبەر بەو کەسانی کە دژاتی پێغەمبەری خوایان کردووە چەندێ لێبوردە و چەندێ سەماحەتی هەبووە بە ئومێد دەوێت ئەو خەڵکە بە لێبوردەیی و بە ئاکار و بە ئەخلاق و بە سەماحەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێنە ناو ئەو بازنەی ئیسلامەوە کە ڕەحمەتە بۆ هەموو عالەم اینجا بەرامبەر بە موسڵمانانیش بەڕاستی سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پڕاوپڕە لە خۆشەویستی و لە سەماحەت و لە چاوپۆشی لا مسلمانان فرماني خواي پروردگار فاعفوا واصفحوا الا تحبون ان يغفر الله لكم خلقينا چاوپۆشی بکەن لە یەکتری لێبوردە بن بەرامبەر بە یەکتری حەز ناکەن خواي پەروەردگار لێتان خۆش بێ
يعني ما معناه أجر إيه ولا يكتري خوشنا بالخالي كان رازي نابي أجر إيه وتشابوشي ليكتري بكنوا ليه برده من برانبر بيكتري خواي پروردگاريش ليتانا بوري بويا پیغمبري خواه صلى الله عليه وسلم أمي براسي بعملي برجسته كردو لبرانبر صحابة كان زور نمونه هي لحياتي پیغمبري خواه عليه الصلاة والسلام كتشابوشي كردو يعني كابرا هاتوا تنتن يخي پیغمبري خواه كردو صلى الله عليه وسلم پیغمبري خواه لباسيكي لبرا بو لباسيكي زبري لبرا بو تنتن آوا كردوتي بيخي پیغمبري خواه صلى الله عليه وسلم تدي أدي لو معلا بشم كللاته كابرا اكي أعرابي بو هاتوا تنتن كردوتي يخي پیغمبري خواه تدي أدي بشم دلو مالي كلاته پیغمبري خواه صلى الله عليه وسلم آوريكي بو داواتو سيري كده كابرا اكا ديارة نبوني زوري بو هنا ديارة نازاني أسلوبي وايا أفرمي بيكني پیغمبري خواه صلى الله عليه وسلم وفرماني كنت فرمي لو برون بشي بدن أو انديك بشي كفايتي جيانيتي كابرا دي لنا ومزقوتي پیغمبري خواه صلى الله عليه وسلم ميزكات پیغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي لسر خوتان لي قرين دواتر بشيوازي كي جوان بأسلوبي كي جوان هلكي براس سكاتو خلقاني ترك هليان كردوا يان برانبر خلقي گەنج و مناڵ و بابەتانە ئەنەسە فەرمێت 10 ساڵ لە خزمەتی پێغەمبەری خوا بووم صلی الله علیه و سلم قەت ڕۆژێ نەیوت ئۆف لە دەستوە قەت نەیوت بۆ وات نەکرد ئەی با وات بکردایە قەت ڕۆژی ئەمەی لەگەڵا نەوتم هەر ئەو فەرمایشتەی کە مامۆستا جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماڵی لێکی لە خێزانەکانی هەبێت خێزانێکی تری خواردنی بۆ ئەهێنێ ئەم ئافرەتەش غیرە ئەیگرێ وەکو بڵێ لە ماڵی منایە خێرە تۆ خواردنی بۆ ئێنی ئەدا بەژێر دەستیا قاب بەلایەکە خواردن بەلایەکە قاپەکە ئەشکێت و خواردنەکەش ئەڕشێتە زەرزەوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێتی غارت أمكم دایکتان غیرە گرتووەتی جا ئەم کەلیمەیە دەلالەتەکە لەسەر ئەوەی کە خەڵکی تر چاوی پێوە بووە وانە بووە کەس چاوی پێوە نەبێت چووە فەرمێت دایکتان دیارە چەند کەسێک یان لەو ناوە هەبووە فەرمێتی غارت أمكم دایکتان غیرە گرتی ئەمجا هەر لەو ڕوایەتەیە ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی تعالوا كلوا ورن بخون ورن يكي پیغمبری خوا صلی الله علیه و سلم خواردنەکانی هەڵە گرت و بەڵام دواتر فەرمووی عائشە بێ ئەو قاپە بۆ ئەو ئافرەتە ببژێری وهكذا يعني براسي كاتەکەمان زۆر کەمە دەیان و سەدان نمونە هەیە لە حیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە پێمان ئەڵێ موسڵمانان چاپۆشی بکەن لە یەکتری ژیان بە لێبوردەییەوە خۆشە ڕق و کینە هیچ بەرهەمێکی نییە هەرچەندە ئینسان ڕق لە دڵیا بهێڵێتەوە هیچ بەروبوومێکی بۆ دەسەبەر ناکە بەڵام بە لێبوردەیی ژیان خۆشە بێ وڵات ئاوەدان نەبێتەوە سەربەرز و سەرفرازی لای خۆی پەروەردگاری شەبین من کاتم کۆتایی هات سپاس هەموو لایەکتانەکەم وصلى الله على نبينا محمد وآله وصحبه أجمعين